وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والصحابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. خوشحاڵم بەم دیدارە بەم کۆنفرانسە و زۆر سپاسی ڕێکخراوی ئازادی دەکەم ئوزگورلەر و هەردوو بەڕێزان ڕەمەزان قایا کە بەرپرسی یەکەمی ئەو ڕێکخراوەیە و دوایش لێرە جەنابی کاک محەممەد حەسیب کە ئێمە زیاتر ئەومان ناسیوە. سوپاسیان دەکەم کە ئێمەیان بانگهێشت کردووە لێرەدا ئێمە هەندێک قسە بکەین و من قسەکانی خۆم لە ژێر ناونیشانی کێشەی گەلی کورد هۆکار و چارەسەر لە ژێر ئەو ناونیشانەدا قسەکانتان عرض دەکەم. Öncelikle böyle bir konferansa davet ettiğimiz için bu konferansı düzenleyen Özgür Der Genel Başkanı Sayın Rıdvan Kaya ve Diyarbakır'da dostluğumuzun sürdüğü Hasip Yokuş'un davetinden dolayı kendilerine teşekkür ediyorum. Burada ben Kürt sorununun sebepleri ve çözüm önerileri anlamında kendi kanaatlerimi ifade edeceğim. من لە شەش خاڵدا قسەکانی خۆم خولاسە دەکەمەوە زۆر بە گۆشراوی لەبەرەوەی کە کاتی تەرجەمەکەش دەیەوێت بۆی کە فریا بکەوین. کێشەی گەلی کورد لە یەک وشەدا خولاسە دەبێتەوە، ئەوی بریتێ لە مەزڵومیەت و مەحرومیەت. واتە گەلی کورد ستەمی لێکراوە و مەحروم کراوە لەو مافانەی کە گەلانی دیکە لیان بەهرەمەندن کە بریتێ لە مافی چارەنووس و بە ئازادی و سەربەستی لە خاک و وڵاتی خۆدا ژیان. Şimdi Kürt sorunu konuşulunca öncelikle altı çizilmesi gereken ve belki birinci sıraya yazılması gereken Kürtlerin yaşadığı mazlumiyet ve mağduriyettir. Bu işin esasını oluşturuyor. Dolayısıyla burada bu mazlumiyet ve mağduriyet ifade edilince bunu Kürtlerin birlikte yaşadığı diğer halkların sahip olduğu haklardan mahrum olması, o haklara sahip olamamasıdır. Birinci sıraya bunu yazabiliriz, bunu ifade edebiliriz. هۆکاری ئەو زوڵمەش بریتێ لەوە کە بە شێوەیەکی ناشەرعی مامەڵە لەگەڵ میلەتی کووردا کراوە، بەڵام مامەڵەکە بەر لەوەی کە گلەیی لە گەلانی عەرەب و فارس و تورک بکرێ دەبێ گلەیی لە زلهێزان بکرێ کە کاتی خۆی نیشتیمانی ئیسلامیان بەش کرد لە نێوان خۆیاندا لە ساڵی 1916 زاینیدا کە پەیمانی سایکس بیکۆ لە نێوانی بەریتانیا و فەڕەنسا و رووسیای ئەو کات دابەشکرا هەڵبەت دوای بەدەست لە پشتدانی ئەمریکا و زلهێزانی دیکەش. لەوێوە ستەم و مەحرومیەتەکە ڕووی کردوتە کورد کە ناشەرعی لەگەڵ کراوە. Bu mahrumiyet ve mazlumiyetin tarihine gittiğimizde bunun hem şer'i boyutu da böyle. Bunun kökenini 1916 yılındaki egemen güçler olarak, egemen küresel güçler olarak İngiltere, Fransa ve Rusya'nın Sykes-Picot anlaşmasıyla birlikte bu anlaşmanın sonuçlarından kaynaklı bir mağduriyet hali hazırda devam ediyor. گەلی کورد لە چاو مەزڵومیەتی خۆی زۆر جار پەنای بردووە بۆ زلهێزانێک کە کاتی خۆی لە پشت مەزڵومیەتەکەی ئەوەوە بوون. کاتی خۆی شێخ مەحموودی حەفید خوا لێی خۆش بێ کە دوو جار مەلیکایەتی کوردستانی بۆ هاتە پێش، ویستی بە هاوکاری ئینگلیز کارێک شتێک بە شتێ بکە، بەڵام دوایی ئینگلیزەکان تەنیاوەکو کارتی فشار کاریان پێبوو، ئیشیان پێبوو، دوایەوە کە کاریان پێینەوە پشتیان بەردا و هەردوو جار مەلیکایەتەکەی لێ چۆ هیچ هێواتە هیچی لێ سەوز نەبوو. Evet, Kürtler
zaman zaman kendi haklarına ulaşmak üzere dış güçlerin yardımına da bel bağlamışlardır. Bunların ilki Şeyh Mahmud'un o dönemde İngilizlerle kurmak istediği ilişki biçimidir. Burada bir dış güçlere bel bağlayarak verilen mücadelenin ilkini Şeyh Mahmud'un mücadelesi olarak şey yapmak mümkün. هەروەها ئەزمونێکی دیکەی شکست خواردووی پشتبەستن بە زلهێزان بۆ وەدەستێنانی مافی ڕەوای خۆ مافی نەتەوایەتی ئەوە بوو کە بریتێ لە ئەزمونەکەی قازی محەممەد بە ڕەحمەت بێ کە کاتی خۆی کۆماری کوردستانی دامەزران ناویشی لێندرا کۆماری مەهاباد ئەویش بە پشتبەستن بە رووسیا کە من یەکێک لەوانەی کە کاتی خۆی پێشمەرگە بووە لە کۆماری کوردستاندا خەڵکی گوندی بادیناوێ بوو دەیگوتمان مەسا و کاتە ئێمە شێعرێکیان دانابوو کە سواری ئەسپەکان دەبوون ئەسپەکان بە جۆرێک دەڕۆیشتن وتێ ئەو شێعرەمان دەگوت زووکەن هەڵدەن ئاڵایە ئیستالین پێشەوایە بۆ کوردان وەک باب وایە ئەو شێعرەیان دەگوت ئەم بیشتمەڵا بەداخەوە ئیستالین نە باب بوو نەزڕ باب بوو نە هیچ بوو ئەوانیش دیسان هەم کۆماری کوردستان هەم کۆماری ئازەربایجان کە بۆ تورکەکانیان بنیاتنا وەکو کارتی فشار بوون لەسەر شا رووسیا یاخود یەکێتی سۆڤێتی لە سەردەمی ستالیندا کاری ئەویان پێ بوو کە شا ملنەویکە بۆ ئەوەی کە ئیمتیازی دەرهێنانی نەوت بە یەکێتی سۆڤێت بدا دوای ئەوەی مەدارەکەیان ساز بوو هەردوو کۆمارەکان هەڵوەشانەوە. Buna verilebilecek ikinci bir örnek de Mahabat Kürt Cumhuriyeti'dir. 1946 yılında zannedersem İran'da. Yine aynı şekilde Kadir Muhammed de İran'da Sovyetlere bel bağlayarak orada bir cumhuriyet kurmuştu. Aynı şekilde Azerbaycan Cumhuriyeti de kuruldu o dönemde. O dönem yine bir dış güce, bir Sovyetlere bel bağlayarak diyelim bir gelecek tasavvuru, inşası düşünen Kadir Muhammed'in mücadelesi de aynı şekilde başarısızlıkla neticelendi. ئەزمونێکی دیکەی سێم هەر وەکو مێژوو باسی بکەین چونکە خوا دەفەرمێ وەذەکر فەئینە الذیکڕا تەنفەع المؤمنین بیریان خۆ بیرخستنەوە بۆ ئیمانداران سوودبەخشە. ئەزمونەکەی شۆڕشی ئەیلول بوو بە سەرۆکایەتی مەلا موستەفا بە ڕەحمەت بێ ئەویش پشتی بە ئەمریکا بەست هەڵبەتە ڕاستەوخۆ پشتی بە ئێران بەست بەڵام ئەمریکا ئێران ئەو کاتە لە سەردەمی شادە گوێی بەدەستی ئەمریکاوە بوو ئیدی تا گەیشتە ئەندازەیە کە حکوومەتی عێراق ڕژێمی ئەو کاتی عێراق بە سەرۆکایەتی ئەحمەد حەسەن بەکر زیاتر هەرچەند ئەحمەد حەسەن بەکر بەڵام زیاتر ئەوەی کە کاریگەری هەبوو سەدام حوسێن بوو ئەوە بوو کە ئیتفاقیەکیان مۆر کرد لە نێوانی عێراق و ئەمریکادا لە ئێراندا لە جەزائیر وە سەرنجام شۆڕشی ئەیلولیش هەرەسی هێنا کورد لەوەش هیچی نەچنیەوە غەیری پەشێمانی و کارتێک کە شۆڕشی ئەیلول گەی بۆ قیمە لە سەرڕا بۆ خواری هەرەسی هێنا و دیسان جارێکی دیکە ئەو پەندە کوردێمان بۆ ڕاست دەرچوو کە دەڵێ ڕووبار بتبا باشترە نەک بە پردی نامەرددا بپڕیەوە. İnşallah Kâk Muhammed Hasip dönemine tercümeyi. Buna verilebilecek üçüncü bir örnek de Molla Mustafa Barzani'nin daha çok İran'la işbirliği içerisinde ama Amerika'ya bel bağlayarak Eylül devrimi diye ifade edilen dönemdeki mücadelesidir. O dönem Molla Mustafa Barzani daha çok ABD'ye bel bağlayarak yine Irak'ta bir mücadele vermişti. O dönem Irak Başbakanı Hasan Babekir, bu Saddam öncesi dönemdeki Irak Başbakanıydı. O dönemde verilen mücadele yine daha sonra Irak hükümetinin Cezayir anlaşmasıyla kendi aralarında Irak, İran ve Cezayir anlaştıktan sonra Molla Mustafa Barzani'nin mücadelesi de doğal olarak bir başarısızlıkla neticelendi.
لە ڕۆژگاری خۆشماندا یان لە Valla şiir kendi kanadıyla uçmak başkasının şeyiyle uçmaktan siz... Evet, tamam. Teşekkür ederiz. ئەوانە هەمووی نامەرد بوون لەگەڵ کورد ویستی بە پردی ئەواندا پەڕێتەوە بەڵام پردەکان لە بن دەرهێنا پێش هەموو شوێک تەپڵی سەری بەزەوی کەون هیچ بەڕووبارداچوو لە ڕۆژگاری خۆشماندا ئەم ڕۆژگاری نزیکی خۆمان جارێکی دیکە لە هەرێمی کوردستان بە دڵخۆشی ئەوەی کە ئەمریکا و ئەوروپا و ئەوانە پشتی دەگرن هەنگاویان نە بۆ ریفراندۆمێک کە کاتی خۆی زۆرمان هۆشداری پێدان گوتمان زەمینەی نەزەمینەی نێودەوڵەتی نەزەمینەی نێوخۆیی نەزەمینەی لەسەر ئاستی عراق لەسەر ئاستی ئیقلیمی زەمینەی بۆ ساز نەکراوە لەبەرەوە ریفراندۆمە ئەو ریفراندۆمە سەروبەر ناگرێت لە جیاتی ببینە دەوڵەت ڕەنگە هەرێمەکەشمان لەدەست بچێ هەر چاک بە هەرێمەکەمان نەجاری دەست نەچوو بوو بە نیوە یعنی 150 خاکەکەمان لەدەستدا ئەوە جارێکی دیکە پشت بەستن بە زلهێزان لە خەباتی ڕزگاری خوازیدا بەو گەیشتن بە مافەکان ئەوەش دیسان ئەزمونێکی دیکەی تاڵ بوو. En yakın örnek de buna Kürdistan'daki özgürlük, bağımsızlık referandumuydu. Doğrusu orada da bizler ABD ve Avrupa ile olan yakın ve sıcak ilişkilerimize bel bağlamıştık. Buna güvenmiştik. Bu sebeple de bir bağımsızlık referandumu yaptık. Ama orada da yine bir dış güce bel bağlamanın, onlara dayanarak bir yol yürümenin aynı şekilde bizi yarı yolda bıraktığını gördük. بێمە سەر ئەوەی کە ئێمە چۆن گەلی کورد دەتوانێت ئەو کێشەی بێناسنامەی خۆی چەوسێنراوەی خۆی بەچی چارەسەر دەبێ لە ڕاستیدا بەوە کە گەلی کورد لە نێو خۆیدا بگەڕێتەوە بۆ ڕەسەنایەتی ئیمانی و ئیسلامی خۆی لە ئەنجامی ئەوەدا تەبایی پەیدا دەبێ چونکە تۆوی حیزبە لایکەکان تۆوی ئەحزابی عەلمانی کە بەنێو خاچی کوردستان وەرکراوە تەنیا دووبەرەکی و ناکۆچی و ناتەبایی بۆ بەرهەم هێناوی. Evet, şimdi bu Kürtlerin kendi haklarının mücadelesini vermesi işin bir boyutudur ve haktır. Fakat beri tarafta bu coğrafyada bu hakların seküler ve din karşıtı bir anlayışla yürütenlerin de mevzuya dahil olması işin hem daha da karmaşıklaştırmış hem de içinden daha çıkılmaz bir hale getirmiştir. دیارە کێشەی کورد بۆ چارەسەر دەبێ ئاشتی هەبێ ئاشتی بەوە دەبێت تەبایی هەبێ بەوە دەبێت کە دادگەری هەبێ لەسەر بناغەی دادگەری ئاشتی و تەبایی لە نێو میلەتانداوە لە نێو یەک میلەتیشدا بەرپا دەبێت ئەگەر نا یەک میلەتیش لە نێو خۆیدا نادادگەر بێ زوڵم و ستەم هەبێ ناتەبایی دەبێ وەکو ئێستا بەداخەوە دەبینین لە نێو کووردا لە زۆر لە شوێنەکان لە هەموو بەشەکانی کوردستاندا ناتەبایی و ناڕێکی هەیە لە ئەنجامی ئەوەدا کە لەلایەنی حیزبەکانەوە پاوانخوازی هەیە واتە هەر کامێکیان تۆزێ دەسەڵاتی بوو مافی بوون بەوی دیکە ڕاوا نابینێ ئەوە هەم بەنسبەت باکووریشەوە ڕاستە و بەنسبەت باشووری کوردستانیشەوە هەرێم و بەنسبەت ڕۆژاواشەوە وایە بەنسبەت کوردستانی ئێرانیشەوە وایە هەرچەند لەوێ خەباتی ڕزگاری خوازەکە زیاتر دواکەوتوترە بەڵام لە هەمووی ئەو ناتەبایی و ناکۆچیەی لە نێودا هەیە پێش هەموو شتێک ئەو میلەتەی بێهێز کردووە و زەمینەش خۆش دەکا بۆ ئەوانە کە چاویان بەوە هەڵنایە کە کورد مافی هەبێ زەمینەی بۆ خۆشکردن زیاتر کاریگەری نەرێنی و خراپیان لەسەری هەبێ. Şimdi tabii bu işin esası temeline indiğimizde bunun öncelikle adalet, barış ve hukuk bunun zemini budur. Şimdi bu hukuk zemini işin belki de en can alıcı tarafıdır. Yani burada bir toprak üzerinde yaşayan insanlar isterseniz tek bir millet olsun, isterseniz birden fazla millet olsun, hukuk olmadığında bunun hiçbir karşılığı olmuyor. Yani bunun bir anlamı da kalmıyor. Bu anlamda gerek İran'da, gerek Irak Kürdistan'da, gerek Türkiye'de ve diğer ülkelerde
Burada daha çok bizim altını çizmemiz gereken husus işin adalet ve hukuk boyutudur. من بیرەوەریەکی خۆم بجێڕمەوە لەگەڵ جارێک ئێمە پارتیە سیاسیەکانی هەرێمی کوردستان هاتین لەگەڵ جەنابی ئەحمەد داودوغڵو دانیشتین ئەو کاتە ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی سەرۆک کۆمار بوو دوایی لەگەڵ حیزب دانیشتین لەگەڵ ساز لە یادمە ئەگەمەن باغش ئەو کاتە جێگری ڕەجەب تەیب ئەردوغان بوو قسە کرا ئەو کاتە جۆرێک لە تەشەنج و گرجی هەبوو لە نێوانی هەرێم و تورکیادا منیش گوتم کێشەی کورد لەگەڵ تورک بە یەک وشە چارەسەر دەبێت هەمویان تۆزە قوڵاق بوون یان چی ئەو وشەیە گوتمەوە جیاوازی بینی کورد و تورک نەمێنێ هەردووچیان مرۆڤن هەردووچیان لەم خاکەدان پێویستە لە ماف و ئازادیەکانیاندا یەکسان بن ئەوەش کاتێک دەبێت کە چۆن تورکێک بۆی هەیە بە تورکی قسە بکە کوردێکی بۆی هەیە بە تورکی تورکێک بۆی هەیە پۆشاکی خۆی کللتوری خۆی لێ بە هەرەمەندی و کوردێکیشەوەی بۆ هەبێ و هەروەها هەموو مافەکانی دیکە چه مافی نەتەوەیی مافی زمانی مافی بەرگ و پۆشاک کللتوری ئەدەبی فەرهەنگی هەتا مافی سیاسی لە hemû şteda yeksan bibinەوە kێشە namێنێ. Evet, daha evvel de bu Türkiye ile Irak Kürdistan ilişkilerinin iyi olduğu dönemlerde Ahmet Davutoğlu'nun başbakan olduğu, o dönem Egemen Bağış da başbakan yardımcısıydı. Bunlar o dönemde Kürdistan'daki diğer partilerle ve gruplarla yakın bir temas ve ilişkileri vardı. O dönem geldiğinde de bir toplantıda ben ifade etmiştim. Kürtlerin çok temel bir şeyi vardır. Yani Kürtler Türkiye'de Türklerle birlikte eşit haklara sahip olduğunda yani bunu diyelim ki sosyal, siyasi, kültürel, edebi anlamda Türklerin sahip olduğu haklar neyse Kürtler de bu hakka sahip olduğunda mevzu kalmamış olur. Kati xۆی ئێستا نا بەڵام کاتی خۆی لە سەردەمێکە سیاسەتی کەمالیزم و علمانیەت و لایکی لە تورکیا زیاتر پیادە دەکرا دەیانگوت یەک میلەت هەیە لە تورکیا ئەویش تورکە یەک زمانیش هەیە زمانی تورکیە کە درۆیەکی گەورە بوو نەخێر یەک میلەت نییە بە چەندان میلەت هەن کورد هەیە تورک هەیە عەرەب هەیە لاز هەیە زازا هەیە زۆری دیکە هەن و یەک زمانیش نییە ئەنجا لێرە هەروە کاتی خۆی یەکێ لە شاعیرەکانی کوردستانی ڕۆژهەڵات کە نانهێشتووە بە کوردی بنووسرێ و بگوترێ گوتوویەتی کوردی نووسین حەرامە شکێندرا نووکی خامە خامێنی قەڵەم لە حاڵێکدا کە میلەتێک بۆی نەبێ بە زمانی خۆی قسە بکە پۆشاکی خۆی لەبەرکە مافەکانی خۆی لیان بەهرەمەند بێ لە خاک و ئاوی خۆیدا بە ئازادی بژی ئیدارە و ئیرادەی خۆی بەدەست خۆی بێ معناو ئەوە مەزڵومیەت هەیە کە لە هەر شوێنێ مەزڵومیەت هەبوو بە تاکید berhalıstıya uzulmuş debi. Evet, şimdi Türkiye'deki laik, kemalist sistem aynı zamanda Türkçü bir esasla inşa edildi. Şimdi burada şu ifade ediliyor, işte burada yaşayan herkes Türktür, herkesin dili de Türkçedir. Halbuki Türkiye'de sadece Türkler değil, Kürtler, Araplar, Lazlar, Çerkezler falan da yaşıyor ve sadece Türkçe de yok. Bu sözünü ettiğim kavimlerin her birinin kendine ait bir kültürü, bir dili vardır. Şimdi Doğu Rojhelat İran, Doğu diye ifade etti İran'da Kürtçenin önüne geçmek için bir dönem Kürtçe konuşmak haramdır diye bir fetva yayınlamışlardı. Tabii şimdi insanların kendi dilini konuşmasının önüne geçmek, buna engel koymak doğal olarak o milletin büsbütün kültürünü, yaşam alanını daraltıyor ve öldürüyor. من بەیەک دێر دەتوانم بڵێم خەتای عەرەب و فارس و تورک نەبووە کە کوردستان بەش کراوە چونکە دابەشکردنی کوردستان بە پێی پەیمانی سایکزبی کۆ بوو لە 1916 کە لەلایەنی بەریتانیا و فەڕەنسا و رووسیاوە ئیمزاکرا و دوایی زلهێزانی دیکەش پشتگیریان کرد ئەو گلەیە نایەتە سەر عەرەب و تورک و فارس بەڵام
ئەو گلەی لە عەرەب و فارس و تورک دەکرێت ئەوەیە کە تەکریسی ئەو واقعە زاڵمانەیە بکەن واتە ئەو واقعە زاڵمانەی کە پەیمانی سایکیزمی بکۆ فەرزی کرد ئەوانیش بێنن دانی پێدا بێنن کە تا ئێستا وا بووە لەگەڵیدا ڕۆیشتون تەنیا لە کوردستانی باشوور لە بڵێن کوردستانی سەر بە عێراق شتێکمان دەستکەوتووە وەکو هەرێمێکی فیدرالی ئەگەر ناوی دیکە هەمووی لەسەرەوە دەڕوە کە ئەوەی سایکیزمی کردوێتی میلەتانی عەرەب و فارس و تورکی لەسەری ڕۆیشتون ئەوە خەتای ئەوانە کە لەسەر ئەوە دەڕۆن کە کاتی خۆی سایکیزمی kırdığıdır. Evet. Şimdi doğrusu bu hali hazırdaki neticeyi, sonucu biz Türklerin, Arapların veya Farsların kendi elleriyle inşa ettikleri bir şey olduğunu düşünmüyoruz. O dönem bölge egemen güçler olarak bunu Ruslar, İngilizler, Fransızlar bölgeyi bölüp parçaladılar ve daha sonra da bu sınırları kendi o güçleriyle inşa ettiler. Burada Türklerin, Farsların, Arapların elbette bir şey yoktu ama burada kusur ve hata şudur. Bu sınırların diyelim ki hiçbir karşılığı olmayan bu sınırların bugüne kadar hali hazırda bunu koruma çabası ve isteği daha çok bir şikayet ve eleştiri konusudur bizim açımızdan. Tekrar özetleyeyim, belki yanlış ve eksik anlaşıldı. Evet, Sykes-Picot'u şey yapanlar Türkler, Araplar, Farslar falan değildi ama onların diyelim ki İngilizlerin, Fransızların ve Rusların, emperyal güçlerin çizdiği bu sınırları bugüne kadar muhafaza etme yönünde Türklerin, Arapların ve Farsların bu gayretleri daha çok eleştiri konusudur. لەبارەی ئەوە کە لە هەر شوێنێک زوڵم هەبوو مقاومە دەبێ بەرهەڵەسی دەبێ دیارە ئەمە بەنسبەت باکووری کوردستانیشەوە ڕاستە بەنسبەت باشووریشەوە بەنسبەت ڕۆژاواباشەوە بەنسبەت ڕۆژهەڵاتیشەوە یعنی ئەو میلەتانە کە زوڵم کەن لە کورد دەبێ بە مافی کوردیشی دابنێن کە مقاومەی ئەو زوڵمە بکە بەڵام من پێم وایە ئێستا دنیا زۆر گۆڕاوە پێویستە گەلی کوردیش عیبرەت وەربگرێت لە مێژووی خۆشی و لە دەرو دراوسەکانیشی پێم وایە ئێستا تا ڕادێکی زۆر ئەو قەناعەتە پەیدا بووە کە بەکارهێنانی چەک بەکارهێنانی هێز ئەگەر لە ڕابردوودا جەدوای بوو بێ سوودی بوو بێ ئێستا وا پێدەچێکەوانە بێ بۆیەش من دەستخۆشی دەکەم و دەستخۆشیشمان کردو لە پەکەکە کە کەوتونە و توێژ و سڵح و ئاشتەوایی لەگەڵ دەوڵەتی تورکیادا و ئەمڕۆژ بە تایبەت شتێکی کەیان ڕاگەیان کە جێ دڵخۆشی بوو کە بڕیاریان داوە لە خاکی تورکیا بەجێ بێڵن هەڵبەتە ئەوان کە هەنگاوە دەنێن ئەمە دەبێ دەوڵەتی تورکیاش بە ئیجابی و بە ئەرێنی وەڵامی ئەو هەنگاوانە بداتەوە ئەگەرنا ئەو جۆرە قەزیانە وەکو دەڵێت چەپڵە بەدەستێک لێ نادرێ تەقەی نایە دەبێ وەکو چۆن پەکەکە یاخود بەشێک لە کورد چونکە پەکەکە تعبیر لە هەموو کورد ناکات تعبیر لە بەشێکی دەکات بەشێک لە کورد هەنگاو دەنێ بەرەو ئاشتی دەبێت دەوڵەتیش بێتە پێش ئەگەرنا ئەو هەر لە شوێنی خۆی بێ و دەبێ هەر تۆ بێ پێش ئەو کاتە سڵحە سەر ناگرێ بۆیە من دڵسۆزانە بە دەوڵەتی تورکیاش دەڵێم ئەوانیش پێویستە ئیجابی وەڵامە هەنگاوەکانی ئەوام دەنەوە بێنە پێش و ئەو پرۆسەی ئاشتەوایی کە ماوەیە کە دەستی پێکردووە چی دیوە بە خاوی نەڕوە بە ڕۆیشتنیی سەڵ چونکە دنیا زۆر خێرا دەڕوە پێویستە دەستی لێ بجوڵێن و بەڵکو زوو بە ئەنجامێکی باش بکەن. Şimdi Kürtlere yapılan baskı, zulüm ve haksızlıklar doğrusu belki her türlü meşru müdafayı gerekli kılıyor. Fakat özellikle silah kısmı başından beri bizim de şerh koyduğumuz, itiraz ettiğimiz, doğru bulmadığımız bir husustu. Hali hazırda geldiğimiz nokta itibariyle Türkiye'nin silah bırakıyor olması her türlü takdiri hak ediyor. Ben de bu sebeple kendilerine teşekkür ediyorum. Tabii ki burada böyle bir çaba ve böyle bir niyet ortaya çıkmışken bu niyetlerin ve çabanın başarıya, neticeye ulaşması için bunun karşılıklı olması gerekiyor. Burada PKK'nın silah bırakma yönündeki çaba ve gayretine aynı şekilde Türkiye'nin de yapıcı bir tarzda bunu diyelim ki
güzel bir neticeye bağlaması için de Türkiye'nin de aynı şekilde ona sorumluluklar düşüyor. من لە کۆتاییدا چوار هیوا و ئاواتم هەیە ینی بەنسبەت وەزعی کوردەوە بە گشتی ینی بەنسبەت باکووری کوردستان کە زیاتر زاراوەکو دەگوترێ کوردستانی تورکیا لە ڕاستیدا باکووری کوردستان ڕاسترە وەکو چۆن تورکستان هەیە عەرەبستان هەیە ئەفغانستان هەیە پاکستان هەیە هیندستان هەیە کوردستانیش هەیە ئەو کوردستانە دابەش کراوە بەشی زۆری دراوە بە تورکیا باکووری کوردستان کە بەتەنێ بەقەدەر هەرسێ بەشەکان دەبێ وەکو سەرژمێری دانیشتوانیش کوردی باکووری کوردستان ڕەنگە بەتەنیا بەقەدەر هەرسێ بەشەکان یەکەی کوردستان ببێ واتە کوردی باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا وەکو چۆن ئەو وڵاتانە هەر کوردستانێکیش هەیە بەڵام دابەش کراوە هەر بەشەی کێندراوە بە وڵاتێکەوە هیوادارم ئەو پرۆسەی ئاشتەوایی کە لە باکووری کوردستان لەگەڵ حکوومەت لەگەڵ دەوڵەتدا دەستی پێکردووە لێنێنە دووە ئەویش بەوە دەبێکە پەکەکە جگە لە پەکەکەش کەسێکی دیکەکە هەیە لەگەڵ دەوڵەتدا بڕای بەوە هەیە کە دەبێت کورد مافی هەبێ ئەجینداکەی سربەخۆی بێت ئەجیندای دەوڵەت هیچ کەس جێبەجێ نەکا ئەجیندای شوێن هیچ کەس جێبەجێ نەکا لە بەڕاریدا سربەخۆ بێ ئەوە یەک و پاشان تورکیاش وا تەفسیری نەکا بڵێ دیارە کورد لێ قەوماوە با کوردی باکووری کوردستان بێهێزە لێ قەوماوە ناچارە نا بە ئەویش وا تەفسیری نەکا بەڵکو بە دڵسۆزی شتەکان بۆ یەکدی تەفسیرکەن و متمانەشیان بە یەکدی بێ و ئومێد بدەنە خەڵک چی دیکە ئەو نەزیفە ئەو خوێنە کە لەبەر جەستەی تورکیا دەڕوا بە کورد و تورکەوە چی دیکە ئەو خوێنە نەڕوا ئەو مەسرەفە چی دیکە نەکرێ ئەو مەسرەفە لە ئاوەدانی و لە بەرەو پێشبردنی وڵاتەکەی خواندا بیکەن باشترە نەک لە şer و کێشە و ئاشوب. Evet, birkaç hususun altını özellikle çizmek istiyorum. Bunlardan bir tanesi Türkiye'de atılan adımların devam etmesi ve neticeye ulaşması. Bu şundan dolayı çok önemlidir. Şimdi Kürdistan dediğimiz coğrafyada en fazla nüfus bu kuzey dediğimiz yani Türkiye Kürdistan'ındaki Kürtlerin nüfusudur. Dolayısıyla burada yapılacak iyileştirmeler, ortaya çıkacak örnek bir tarz, model vesaire her neyse bu hem diğer parçalar için de bir güzel örneklik teşkil edebilir. Burada bir hususu daha önemli bulduğum için onun da altını çizmek istiyorum. Burada Kürt halkının da herhangi bir dış güce bel bağlamadan kendi sorunlarını, kendi bir iç meselesi olarak görüp bu yönde hareket etmesi, bir çaba içerisine girmesi, aynı şekilde burada Türkiye'nin de Kürtlerin bu yöndeki atacakları olumlu ve iyi adımları bir zaaf göstergesi gibi algılamadan bunu bir iyi niyet olarak değerlendirip bu sorunu kardeşçe çözme yönünde bir irade ortaya koyması gerekiyor. بەنسبەت هەرێمی کوردستانیشەوە هیوادارم هەردوو برادرانی پارتیوێکێتی چونکە دۆخەکە بەدەست ئەوانەوەیە عەقڵ و دڵی خۆیان فراوانکەن بوێری و جورئەتی ئەوەیان هەبێ چی دیکە بە دوو ئیدارەی ئەو پارچەی کوردستان بەڕێوە نەبن ئێمە گلەی دەکەین لە فارس و عەرەب و تورک دەڵێین بەشێ لە کوردستانیان بەخوانەوە لەکاندووە ئەی بۆ گلەی لە خۆمان نەکەین کە بەشێکی ئەو بەشانەمان کردوتە دوو بەش یعنی هیوادارم بیرێکی جدی لێ بکەنەوە و بەداخەوەش کە تا ئێستا ساڵێک و ئەوەندە ڕۆژ تێپەڕی بەسەر انتخاباتی پێشوودا بۆ پەرلەمانی کوردستان بەڵام پەرلەمانەکە وەکو کات خۆی گوتبوومان هەر سەر پێ نەکەوت و یەکێک لەو هۆکارانەی کە ئێمەش بایکۆتمان کرد گوتمان ڕەوایەتی بە دۆخێکی ناڕەوا نادەین چونکە هەڵبژارەکە کە کرابوو تەزویری تێدا کرابوو هەندێک لە دەوڵەتانی دراوسێ دەستیان تێوەردا بوو هیوادارم کە ئەم حاڵەتی دوو فلیقانەی و دوو ئیدارەی لە هەرێمی کوردستاندا کۆتایی پێبێ ببێتە یەک هەرێمی توند و تۆڵ و مەحکەم کە ئەو کاتە بە منتیقێکی بەهێزتر لەگەڵ حکوومەتی
فیدراڵیدا قسە دەکرێت و لەگەڵ دەرو دراوسەکانیشدا و لەگەڵ نێودەوڵەتیشدا. Evet, bir diğer Mamoste bu herhalde 4 parça Kürdistan'a ve Kürdistan'ın diğer kısımlarıyla ilgili konuşuyor. Birinci şeyi Türkiye Kürtleriyle ilgili, ikincisi kendi yaşadığı Irak Kürdistan'ıyla ilgili konuşuyor. Umudumuz ve temennimiz odur ki diyor bu Irak Kürdistan'ı bölge yönetimindeki çift başlılığın artık sona ermesidir. Şimdi orayı bilen arkadaşlar zaten biliyor. Ben kısaca da şey yapmak istiyorum. Şimdi 91'de ABD bölgeye girdiğinde 36. paralelin kuzeyi diye bir de facto alan oluştu. O alanda Süleymaniye bölgesini Yekiti yani bu Talabani'nin partisi daha çok idare ediyor. DİHOK ve Erbil'i ise KDP, Kürdistan Demokrat Partisi Barzani mıntıkası. Daha sonra 2003'te Amerika'nın ikinci kez bölgeye müdahalesi ve 2005 Anayasası sonrası ve hali hazırda bugüne kadar bu iki başlılık hala devam ediyor. İki peşmerge gücü var, iki ayrı istihbarat var, iki ayrı ekonomi var vesaire. Bizler başka ülke idareleri altında diyelim ki kendilerine dönük türlü eleştirilerde bulunurken Kürtlerin hali hazırda diğer ülkelerle kıyaslandığında birazcık daha özel bir imkana sahip iken bu kendi ellerindeki imkanı en azından bu çift başlılığı ortadan kaldırmaya dönük bir gayrete dönüştürebilirler. Bu bizim zaafımızdır. Ben buradan sesleniyorum bu iki başlılığın ortadan kaldırılması için. Bir önceki seçimdeki yakın zamanda seçim olacak diye ifade etti. Evet, 13 Kasım'da Irak'ta genel seçimler yapılıyor. Biz önceki seçimlerden sonra şeyi boykot ettik. Parlamentoyu boykot ettik, gitmedik. Hükümet de oluşmadı. Zaten uzunca bir süredir gerçekten oradaki hükümet bir de facto fiili bir durum yaratarak orayı idare ediyor. Dolayısıyla bundan sonrasına dair en azından bizim umudumuz ve temennimiz halkın iradesinin oradaki yönetime de yansımasıdır. بەنسبەت ئێرانیشەوە کوردستانی ئێران و ئێران هیوادارم لە ئێرانیش هەنگاوێکی وەکوی لێرە نراوە جا چ دەست پێشخەر دەوڵەت بوو بێ لێرە چ پەکەکە بوو بێ هیوادارم لە ئێرانیش هەنگاوی چاوە بندرێ چ لەلایەنی هێزە کوردیەکانەوە چ لەلایەن دەوڵەتەوە و بەتاکی دەوڵەت زیاتری لێ چاوەڕێ دەکرێت کە هەنگاو بنێ و چیدی ئێران بیر لە چارەسەری ئەمنی و سەربازی نەکاتەوە بیر لەوە بکاتەوە کە کوردیش نەتەوەیەکە مافی هەیە حەقی خۆیەتی کە لە وڵاتی خۆیدا بێ و هەموو ئەو مافانەی کە پارس هەیەتی تورک هەیەتی کوردیش هەی بێ هیوادارم لە ئێرانیش هەنگاوێکی ئاوا بندرێ بەتاکید ئەو کاتە هەم بۆ ئێران وەکو دەوڵەت سەربەرزیە کە ئێستا شەڕ و کێشەی هەیە لەگەڵ قەواری زایانیدا و قەواری زایانی شەڕی پێدەفرۆشێ و لە پشتیشەوە ئەمریکا و هەم بۆ گەلی کوردیش بەڕاستی جێی دڵخۆشی و سەربەرزی دەبێ و بۆ سەرنجام دەوڵەتەکەش توند و تۆڵ دەبێ چ کورد بەو شێوەی ئێستا بمێنێتەوە چ بە شێوەی ئۆتۆنۆمی چ بە شێوەی فیدراڵی ئەو کاتە و دەوڵەتە توند و تۆڵتر دەبێت کە pekatakani pekova tabav rey. Evet, İran'da da aynı şekilde oradaki Kürtler özellikle İran devletinin daha çok güvenlik politikalarını öne alması ve bu şekilde bu hassasiyetle hareket etmesi bir sıkıntı sebebidir. Özellikle Kürtler söz konusu olduğunda. Burada umut ve temennimiz odur ki İran devletinin de Türkiye'deki gibi bir süreci başlatmasıdır. Çünkü bir devlet birlikte yaşadığı halklarla barış ve kardeşlik içerisinde yaşadığında bu onu zayıflatmıyor, bilakis güçlü tutuyor ki İran, ABD ve İsrail'le bir savaş halindeyken kendi halkıyla, kendi toplumuyla barış içerisinde olması bu onu zayıflatmaz, bilakis daha da güçlü kılar. لە ڕۆژاواش کوردستانی سووریاش هیوادارم هەم کاک ئەحمەد شەڕ و حکوومەت و هەم
مەزلوم عەبدی و جەماعەت کوردەکان عەقڵیان فراوانترکەن، دڵیان گەورەترکەن و هەردوو لایەن ئەو قەناعەتە لابەرن کە دەبێ یەکدی پاکتاوکەن، یەکدی لە بەین بەرن، چونکە لە ڕاستیدا هەر یەکدی بێهێز دەکەن. ئەویش بەوە دەکرێت کە هەردووچیان خۆیان یەکلا بکەنەوە بۆ دڵسۆزی بۆ وڵاتەکەی خۆیان. پەیەدە هێزەکانی دیکە تەماشا نەکەن داخوا چۆن ڕقی تورکیا هەڵدەستێنن، چۆن ئەمریکا ڕازی دەکەن، چۆن کوێ ڕازی دەکەن. هەروەها ئەحمەد شەڕ ئەوانیش بە هەمان شێوە ئەوانیش تەماشا نەکەن داخوا ئەمریکا بەچی لەیان ڕازی دەبیان فڵان شوێن، بەڵکو هەردوو لایەن تەماشا بکەن بەرژەوەندی هاوبەشیان لە چیدایە. واتە کێشەکەی خۆیان دۆخەکەی خۆیان گرێ نەدەن بە سیاسەتی ئەم لاولاوە کە تا ئێستا زۆر جار کە کێشەی کورد چارەسەر نەبووە لەبەرەوەیان دەوڵەتەکە یاخود کوردەکە قەزێکی خۆی گرێداوە بە شوێنێکی دیکەوە و سەرنجام ئەجیندای ئەو شوێنە تەحەکومی کردو بەسەر قەزێکەدا. هیوادارم کە ئەوانیش ئەوا بن و ئێستا دەرفەتێکی باشیان بۆ هاتۆتە پێش لە ڕژێمێکی دیکتاتۆری وەکو بەشار ئەسەد دەربازیان بۆ کە عقودێک بوو، ینی چەندان دەیە بوو ئەو میلەتەی دەسەوساندەوە ئەو هەموو خەڵکی قەتڵ عام کرد. ئێستا لەوە دەربازیان بووە و دەرفەتێکی باشیان بۆ هاتۆتە پێش سووریایەکی مەحکەم لەسەر بناغەی دادگەری، لەسەر بناغەی تەبایی، لەسەر بناغەی دابینکردنی مافەکان بۆ هەموو لایەک بنیاد بنێن و جارێکی دیکە بیر لەوە نەکەنەوە، دەوڵەت بیر لەوە نەکاتەوە کورد لە بەین بەرێ، کورد بیر لەوە نەکاتەوە کە نەخێرەویش بەو چاوە تەماشای دەوڵەتەکە بکا کە دوژمنیەتی، بەڵکو لە بەتەبایی بەڕێژی pێکەوە بژین. Bir diğer konu Suriye. Şimdi Suriye'de bir devrim oldu. Orada hali hazırda hem PYD bir güç olarak hem Suriye Devlet Başkanı Ahmet El-Şara. Şimdi bunlar kendi aralarındaki sorunu giderme yönünde henüz bir şeye ulaşmadı. Takdir edersiniz ki bölgeye dair farklı bölgesel, küresel güçlerin farklı hesapları vardır. Şimdi bunlar herhangi bir ülkenin bölgesel hesabına, oraya dair ajandasıyla hareket ederlerse eğer bu büyük bir yanlış olur. Suriye'de bir devrimin gerçekleşmiş olması bu anlamda kesinlikle olumlu ve bu devrimin adil, barış içerisinde hakkaniyete dayalı bir şekilde muhkem bir hale gelmesi, güçlenmesi, kendi ayakları üzerinde durması bizim temennimizdir. Bu noktada dediğim gibi yani oradaki güçlerin diğer bölgeye dair ajandaları olan güçlerin diyelim ki yönlendirmesiyle, onların çıkarlarıyla vesaireyle hareket etmemesi bu onların çıkarına olur. کۆتا قسەمەوەیە چ بۆ کورد بۆ هەموو بەشەکانی کوردستان چ بۆ کورد و تورک، کورد و عەرەب، کورد و فارس بە هەمومان ئێمە میلەتانی موسڵمانین بگەڕێنەوە بۆ سەر ڕەسەناتی ئیمانی و ئیسلامی خۆمان. خوا دەفەرمێ هو سەماکم المسلمین، خوا ناوی ناو موسڵمان و پاشان بە هەوڵ دەین قیەمی ئیسلامی بەها ئیسلامیەکان ئەخلاقی ئیسلامیەکان کە لە هەمویان گرتر تەبرایەتیە، برایەتی و تەبایی ئینەمە المؤمنون ئیخوە، ئەوە لە بەینی خۆماندا زیاتر گەشە پێ بدەین. بەتەکید ئەوە هەتوانی برینەکانمان دەکا، ئەوە چارەسەری دەردەکانمانە و با واز لە علمانیەت و سیکۆلاریزم و لائیکی و مارکسیزم و لینینیزم و ئەو شڕ و شاڵاتە بێنین. ئەوانە دەرد و ژەق نەبوتن لە شوێنی خۆی خەڵک وازی لێ هێناوە، لە شوێنی خۆی یەکسپایار بوون. حیفە مەسجیدێکە میلەتی کورد و گەنجی کورد بە دوای و فکرانە بخەین و سەرنجام بە هیلاک بچێن، نە دنیایشی بێ و نە قیامەتیشی بێ. لێردا کۆتایی بەقسەکانم دێنم. Konuşmamın son özetini yapmak istiyorum. Tabii Kürt, Türk, Fars, Arap bizler kardeşiz en temelde. Bu kardeşliği sağlayan da bizim dinimizdir, İslam'dır. Allah bizi Müslüman olarak isimlendirmiştir evvela. Çare budur. Çare kardeşliktir. Rabbimiz Kur'an-ı Kerim'de innemel mü'minûne ihvetun diyor. Müslümanlar kardeştir. Dolayısıyla laiklik, sekülerizm, sosyalizm, marksizm gibi beşeri ideolojiler ki bu ideolojinin bizzat mucitleri, sahipleri bu ideolojilerden vazgeçtiler. Dolayısıyla bizim tekrar bu miadını tamamlamış ideolojilerin peşinden giderek değil,
İslam'a tutunarak biz bütün sorunlarımızı çözeriz. Konuşmamın sonu budur, özeti budur. Çok teşekkür. Eyvallah. Zor başlamam olsun. Söz koydum inşallah. Selam edin.